ئەمە یەکێکە لە ڕێگاکانی کەربەلا کە بەدایان هەزار هاوڵاتی و پەیڕەوانی شیعە بە پێ بەڕێ دەکەون بۆ بەشداریکردن لە مەراسیمی چلەی ئیمامی حوسەین. طلع من بغداد البارحة فالطريق لە بەغداوە بەڕێکەوتوین و بە 3 ڕۆژ دەگەینە کەربەلا. لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسەوە ئەم یادا وەک نەریتێکی لێهاتووە و ساڵانە زیارەت دەکەین و دەگەڕێینەوە. ئەم نەریتە تەنیا لە نێو شیعەدا نییە، خەڵک لە کوردستانەوە دێ، هەیە لە ئەنبارەوە دێت. حسێن بۆ هەموو خەڵکە نەک تەنها بۆ شیعە. ناس تجي من كردستان ومن الغربية من الأنبار والرمادي، فالحسين لكل العالم مو لكل بس للشيعة. الحسين ثورة والكل حرب بالعالم مو بس للشيعة. الحسين مو حسين بۆ هەموو پێکاتەکانە. سڵاو لە حسێن و لە عەلی کوڕی حسێن، سڵاو لە ڕۆڵەکانی حسێن. ئێمە لەم ڕێگەوە پەیام بە هەموو جیهان دەگەێنین. سوپاسی کەناڵە خۆشەویستەکەشتان دەکەین کە ئەم ڕێوڕەسمە دەگوازنەوە. ئێمە نە تیرۆرمان بە خەیاڵدا دێت، نە هیچ شتێکی تر، تەنها بەردەوامی لە ڕێبازەکەی حسێن. چلەی ئەم ساڵی ئیمامی حوسەین هاوکاتە لەگەڵ بانگەشەی گەرمی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق، بۆیە زیارەتکاران داوا دەکەن ڕەوش و گوزەرانیان باش بکرێت و گۆڕانکاری بێتە ئاراوە. هیوادارین خەڵک پند لەم زیارەتە وەربگرێت. حسێن باوکی ئازادی بووە و ئەو لە دژی زوڵم و ستەم ڕاوەستاوە و لەو پێناوەشدا شەهید بوو. بۆیە ئێمە دەمانەوێت گۆڕانکاری دروست بێت و ئەم زوڵمەی کە لە وڵاتدا هەیە نەمێنێ. يعني العدالة تقدر تقول بالعراق مفقودة. دەتوانین بڵێن دادپەروەری لە عێراق و نەو دادپەروەری نەماوە. دەبێت مرۆڤ دادپەروەر بێت. پێم وانیە ئەمانە دادپەروەر بن. تەنها ئەو کاتە دادپەروەری دەچەسپێت کە ئیمامی مەهدی بگەڕێتەوە. عادي ما معصوم من الغلط. تلقيه يغلط هواية. بس انه الغلط يكون مالته يعني مو يكون يفوق المعتاد عليه. ڕۆژی دووشەمەی داهاتوو بەهۆی چلەی ئیمامی حوسەین کەربەلا ملیۆنان شیعە مەزهەب لەخۆ دەگرێت. ساڵانە شیعەکان لە یادی کوژران و چلەی ئیمام حوسەیندا دەچنە کەربەلا و شین و پرسە دەگێڕن. ساڵانە بە ملیۆنان زیارەتکارانی شیعە مەزهەب لە باشوور و ناوڕاستی عێراق بەپێ بەرەو کەربەلا بەڕێەکەون. ئەمساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ڕێژەی زیارەتکارانی وڵاتانی تر کەمتر بووە، ئەویش بەهۆی کۆرۆناوە. ڕۆژانە بەپێ شەو و ڕۆژ ڕێدەکەن بۆ ئەوەی بگەنە کەربەلا و هاوخەمی خۆیان نیشان بدەن. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.